بردفک انجمن سربازی ادلب یا گریدای هزین سوریا دموکراتیک حسد محمود حبیب ده دربار احتمال اپراسیون سربازی ترکی ده و دانستاندن لگل روسان راگهاند گوان بالزلالی اشکره جه نوبینکار روسان را گوتنه اگر بجاردین حسده یان به داگیرکاری ترکی راضی ببه یان جی هرم ارادسی حکومت سوریه بکه و دم دوی هزین روسی و حکومت سوریه ده 24 ساعتان دا جهرم انوان در کفن رفاقنا قالوا للموافقود الروسي هەواڵێن مە زەلال جێنابێکاری رووسیای ڕگوتن و ئەگەر ڕێ لەبەر عێریشا ترکیە نایگرتن و تەنێ بژاردەیەن مەهەنە یان ئەمێ بێداگیرکاریە رازی ببن یانژی هەرێمێ ڕادەستی حکوومەتە سووریە بکەن بێگومان تشتا گۆ لە هەرێمێ ڕوو بدە نەژ هەرێمن داگیرکری باشترە و دزی و تالانە وڵاتیان دێوەرەکردن و وڵاتی دێ بێنە کۆچبەرکردن بژاردەیە مەژی ئەڤە وانج هەسەدێ پرسی چارەسەریە هون دبینن چییە؟ ما جوان ڕگۆت گۆدەوێ ئێزێ رووسیا و حکوومەتە سووریێ دی 24 ژمێران دە ji herêmên Bakur û Rojhilatê Sûriyê vekişin. Em rê nadin şahidên saxte li herêmên me bimînin. Wek ku Tirkiye şahidekî saxte ye li herêmên dagîrkirî.